پێستا بە فەرمی ڕاگەیاندووە کە باری نائاساییان لە تەچەکاندا ڕاگەیاندووە، داوایان لە دەروێشانی سەر بە تەچەکان هەیە بە زووی خۆیان بگەێنە تەچەی کەس نەزانی بۆ کاری پێویست. ئێستا محەممەد دڵشاد زوومی سلێمانی لەوەیە ڕاستەخۆ زانیاریم پێدەدات. محەممەد دوای بانگەوازەکەی تەچەی کەس نەزانی چاوەڕێ دەکرێت دەروێشان خۆیان بگەینە تەچێت دەیانەوێت چی بکەن؟ بەرپرسانی تەچەکە دەیانەوێت چی بکەن؟ بۆچی باری نائاساییان ڕاگەیاندووە؟ سەرەتا سڵاوتان لێبێ، من ئێستا لە بەردەم تێکی تەریقەتی کەسنەزانیم لە شاری سلێمانی. شەوی ڕابردوو لێرە لە نزیک کاتژمێر دوی شەو تەقە کراوە لە تەکیەکە لەلایەن جووە چۆمبێلەوە لەسەر شەقامە گشتەکەەوە تەقە کراوە ڕوبەڕووی تەکیەکە و تەکیەکە حاڵەتی ناسایی ڕاگەاندوە. جا من ئێستا بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەگەڵ بەرپرسی پاسەوانانی تەکی کەسنەزانی کاگوریا جێی قساکەم. کاگوریا وداوەکەی شەوی ڕابردوو چۆن بووە؟ باسەکرێکەوە وەکو تەکی کەسنەزانی حاڵەتی ناساییتان ڕاگەیاندوە. ئەهێڵن خەڵک بێتە سەردانتان دەروێشەکانتان بێ پشتیوانی ئێوە بکەن و لەم کاتیا لەگەڵتانە. ئاسایی حاڵەتی ناساییمان نییە. هەر کاتێ هەر کەسێک دێ بە خێر بێ بەسەر چاو ماڵی هەمووانە. ئەمە ئێوە خۆتان نەزانن ئێمە ڕێبازێکی میان ڕەوین لە هەموو ئاینێکە، لە هەموو مەزهبێکە، لە هەموو نەتەوەیەکە ڕوویتەیەەکە. بەڵێ هینەکەی دوێنێ شەو دەوری سەعات دوی شەو دوو سیارە لەم جادەی خەتی سەریعی کەرکووک سلێمانی دەستڕێژێکیان لە پاسەوانەکان کرد، ئەوانیش لیان هاتنە جەواب. شکر هیچ زەرێری وزیانێکی نییە. هیچ کەسێک بریندار نەبوو لە کاتی تەقەکردنەکە، ینی ئەو کەسانی کە چکە بەردەوام لێرە سەردانیکەر هەیە دەروێشانیان لە سەر جەم شوێنەکان و سەردانی تەکیەوەکەن. هیچ کەسێک لەو کاتیا لە دەرەوە نەبوو برینار هەبوو لە ڕووداوەکە؟ نەخێر هیچ کەسێک لە دەرەوە نەبوو، لەبەرەوەی کاتەکە درەنگ بوو دوی شەو بوو. نەخێر شکر بۆ خوا هیچ کەسێ بریان نەبووە. لانی پەیوەندیدار و ێزامیەکان هاتن بۆ لێکۆڵین و لە ڕووداوەکە یاخود ئێوە سکاڵاتان کردو و تەکی کەس نەزانن؟ بەڵێ لایانی پەیوەندیدار هەمان کاتێمە پەیوەندیمان کرد بە لایانی پەیوەندیدارەکان، ئاسایشی گشتی و پۆلیسی گشتی، پۆلیسی فریاکەوتن، ئەمانە ئاسایشی بەکرێزۆ، ئەمانە هەمویان گشتیان بەڕاستی لێرە بوون، درێخیان نەکرد. هیچ کەسێک دەستگیر نەکراوە ئاگادار بن و کەسانی کە لە ڕۆژی ڕابردوو دەقیان. ئەوانەی ڕۆژی ڕابردوو بەڵێ دەستگیر کرابوون، بەڵام ئەمەیان هێشتا ئەنجامەکانی بۆمان نەگەڕاوەتەوە. زۆر سپاس. ئەوەی کێسا بینێت لە تەکی کەس نەزانی ینی شەوی ڕابردوو لە نزیک کاتژمێر دووە لە بەردەم تەکیەکە لەسەر ئەو شەقامە گشتی تەنیشتەکەی تەریقەتی کەس نەزانیەوە لەلایەن دوو ئۆتۆمبیلەوە تەقە کراوە بەرەوڕووی تەکیەکە و پاسەوانانی تەکیەکەش ڕاستەخواتونەتە دەروی سویانە، ینی بەرپەشدانەوەیانەوە بەڵام تەقیان نەکردو و دواتر ینی هێز ئەمنیەکان هاتوونەتە شوێنی باشە محەممەد پێم بڵێ لە ڕووداوەکە کردووە ئەوان داوایان لە دەروێشان کردووە بێنە تەچەی کەس نەزانی دەیانەوێت دیوارێکی ئەمنی لە بەردەم تەچەکەیان دروست بکەن. مەترسی لەسەر ئەم تەچیە هەیە؟ ئەوەی کە بڵاو کرا بۆ ینی بە شێوەزێکی ڕاست بڵاو بێتوانێت تەکی کەس نەزانی وەکو بانگشتکردن بانگشتی ئەم دەروێشانە نەکردەوە بڵێ وەرن پشتیوانی تەکیەکە بکەن، بەڵام باسیەوەشیان کرد کە ئەم ڕووداوی تەقەکردن ڕوویداوای مە دەرگا بە ڕووی دەروێشانە داناخین هەر کەسێ بێ بۆ پشتیوانیکردن لە تەریقەتەکە و لە تەکیەکە ئێمە دەرگامان کراوە بە ڕووی سەرجەم دەروێشانە، یعنی ئەوە نییە کە بڵێ بێن لێرە بۆی کە ئەمنیەتی تەکیەکە بپارێزن، لەبەری تەکیەکە خۆی پاسەوانی هەیە. ئەو کەسێکی ئێستا قسەم لەگەڵ کرد بەرپرسی پاسەوانانی تەکیەکەیە، ینی بابەتی ئەمنی لە تەکی کەس نەزانی پاسەوانی هەیە و هیچ کێش و گرفتی نییە و ئەمان دەرگایان بەڕووی دەروێشان و ئەو کەسانی کە شوێن کەوتوی تەریقەتی کەس نەزانی دانەخستۆ و دەرگاکان کراوەتەوە، ینی بەهۆی ئەم ڕووداوە دەرگایان دانەخستووە. زۆر باشە محەممەد، دەستەکانت خۆش بێ هەر باس.